لە مارێ بێزار بین گوت ماچی پیاسەشی دەرێ بکەین وەڵای ئەو برادرە خۆشەویستەمان ناسی برادرە چ خۆشەویستە وەڵای ئەو تازە دەمەکە ناستم آره والله تازه یەکتریمان ناسی پاش کامرێشەلا ڕقە مشکلە گۆڕینەوە لۆبران خۆکەس نیمە شال لە پاشەوەی ئەرە خواحافیزبوونی یەک دەکەین و دەڕۆین شەڵا دەبینە خۆشەویستترم برادریەتیژوو چهار ساعت دەبدا دەمە بە زۆرمە دەسیقەش بێتی وەڵای بران کێجیکو چی مای دڵخۆشی بوو وەڵای ماتۆڕێکم کردی ماتۆرت کردی ئارە بەچەند کردی وەڵای پارەکەم پێدا و ناخۆشیەکەش لە دوای هەفتەشی ڕەفرۆشتمەوە گاجی فەقیدی بۆیە خۆشە ماتۆڵی ئادێ وەڵا چی خەون بەشتی ترەوە نابینن وەڵای کاکە خراپ نییە ناوەڵە خراپ نییە ئەو چی ئەمە کاسپێکی خۆمان پێ دەکەین چیش دەکەی وەڵای دوکانێکمێ لە بازار سپی و کاتێ ئارە بە ماتۆری شەکەت هەڵ دەبی هەڵەوم هاتوونی خۆم پێ دەکەم خۆت دەپارێزی لە کات لێ خوڕنی ئەی چۆن طبعا بەینتان تێک نەچی لەسەر نا کوتێک دەچەوە برای منەوە ڕێزە چای ماز دەکەم هەرە هاش دەمینێنەوە ئەمە برایەکی برایەکی ڕێزە چای ماز دەکەم